لا بنکەی شەیدانی کوڵەجۆم لە قەزای کەلار لەم بنکەیە 803 کەس مافی دەنگدانی هەیە. ئەوەی هەیە تاوەکو ئێستا 799 کەس دەنگیان داوە لە دەنگدانی تایبەت لەم بنکەیە. 4 کەس ماوە دەنگ بدەن تاوەکو ئێستا نەهاتون، ئەو 4 کەسە نەهاتون بۆی دەنگەکانیان بدەن. نزیکەی دوو کاتژمێرێک کەمتر لە دوو کاتژمێری ماوە بۆ ئەوەی کاتی دەنگدان کۆتایی بێت، بەڵام تاوەکو ئێستا ئەو 4 کەسە نەهاتون دەنگ بدەن. بە پێ و زانیاریانەی من دەستم کەوتووە ئەو 4 کەسە دانەیەکیان لە هەولێرە ناتوانێت بێ دەنگ بدات، تاوەکو ئێستا نەهاتووە. دانەیەکی دیکەش لەوانە لە زیندانە و حکم دراوە. دوو کەسی دیکە ماوە نازانن، کارمەندانی کۆمسیۆن نازانن ئەو دوو کەسەی دیکە دێن بۆی دەنگ بدەنیانە، بەڵام ئەوەی هەیە ئەبێت کارمەندانی کۆمسیۆن تاوەکو کاتژمێر 6 لێرە بن تاو کاتێک کە کاتی یاسایی دەنگدان تەواو بێت، ئەبێ لێرە بن چاوەڕێی ئەو کەسانە بکەن کە بێن دەنگەکانیان بدن. وەکو دیمەنەکان ئەگەرەی بینن هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە. کارمەندانی کۆمسیۆن چاودێرانی سیاسی دانیشتون، وەک باسم کرد تەنها 4 کەس لەم بنکەیە ماوە دەنگ بدات. 799 کەس دەنگی داوە لە کۆی 803 کەس. وەکو باسم لێوە کرد ئەوانەی کە ماون دەنگ بدەن بە پێی زانیاریەکان کە بە من وتراوە کەسێکیان لە زیندانەوە حکم دراوە، کەسێکی دیکەشیان لە هەولێرە و تاوەکو ئێستا نەهاتوە دەنگەکەی بدا. ئەوەی ماوە دوو کەس ماوە لە هێزانیەکان کە بێن دەنگ بدەن و کارمەندانی کۆمسیۆن تاوەکو ئێستا لێرن، ئەبێت تاوەکو کاتژمێر 6 لێرە بن چاوەڕێی ئەو کەسانە بکەن بۆەوەی بێن دەنگەکانیان بدەن. لە سنووری گەرمیان لە 8 وێزگەی لە 8 بنکە ئەمڕۆ دەنگدانی تایبەت ئەنجام درا و 6 لەو بنکانە لە قەزای کەلار بوو، دوو بنکەکەی دیکە لە قەزای ڕزگاری و کوفری بووە. لە کۆی گەرمیان 10844 کەس مافی دەنگدانیان هەبووە لە دەنگدانی تایبەت. ئەم بنکەی منی لێمەکو باسم لێوە کرد 803 کەس دەنگی داوە، بەڵام 803 کەس مافی دەنگدانیان هەیە، بەڵام تاوەکو ئێستا 799 کەس دەنگی داوە و تەنها 4 کەس ماوە چاوەڕێن ئەو 4 کەسەش بێن دەنگەکانیان بدەن و دوو لەو کەسانە دانەیەکیان لە هەولێرە و نەهاتوە و دانەیەکی دیکەشیان لە زیندانە و حکم دراوە.